لە سەرەتای ئەم ساڵە حکومەتی هەرێم دەستی کردووە بە وەرگرتنەوەی پێشینەکانی خانوبەرە و هاوسەرگیری و قەرزی بچووک، بەڵام سودمەندانی ئەو پێشینانە دەڵێن توانای ئەویان نییە ئەو قەرزانە بدەنەوە بە حکومەت و لە ئەگەری نەدانەوەی قەرزەکانیش سوود دەچێتە سەر پارەکە. لە گربوونەیەکی ناڕەزاییدا بەشێک لە نوێنەری سودمەندان لە بەردەم بانکی خانوبەرەی دووی سلێمانی نیگەرانی خۆیان دەربڕی. بڕوان پێ بکە 3-4 ماڵم کردێ هەتاکو ئەو پارەم دەستکەوتووە تێگەیت قەرزم کردێ ئیسا ئەو پارەیە من ئەیبم ئەیدەم بە سوو ئەوە نییە کە بڵێ پارەی ئەسڵی وەرئەگر قەرزەکەیش نییە تێگەی چێڵێم قەرزەکەیش نییە سوێن بەخوا ئەم بەیانە لە سێسایق هاتم قەرزم کردێ ئەو پارەمە هێناوە بەڵام بە حکومەت داواکانیم ئەوەسانێ ئەگەر حکومەتەوە باوکی ئێمەیە وەکو حکومەت بێت نەکو وەکو کابراواتنی مشتری و ئێمە ڕوود بکاتەوە باوەڕکە من کرێکارەکەشم دەست ناکەوێت ئەنجام مناڵێکی نەخۆشیشمەیە سوێن بە ئەڵڵا 5 ملیۆنیتی ئەچێ باشە پارەی مناڵەکەم نییە لە بەرچاوە بیژمرێ پارەم نییە بینەکە بێمەوە هاتوو داوای سەرفەزەواجەکە و بێمەوە ئەگەر نەیەنەوە وەڵانەیە کەفیلەکەم باوەڕکە تەلەفۆنی بۆ نازانم بۆ سعات و نیوە بێت ئەو نە ئەبێت تەلەفۆنی بۆ کاکە بێ بۆ شتێکم بۆکەی جا من وتم بەچی بیەمەوە ئەستا کابرا کەفیلەکەم معاشەکەی ڕاگیرا و ئەگەر مانگی 5 بدری ئەوش ڕاگیرێ داواکانی لە زانایانی ئاینی بە تایبەت لیژنەی فتووە کارێک بکەن لەسەر حرامکردنی سوو وەرگرتن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئایا ڕەوایە حکوومەت بە زۆر سوو لە هاوڵاتی بەکار و لە هاوڵاتی بێکار و کاسبی وەربگرێت بە بیانووی دواکەوتنی خستەکانی ئێستا کەفیلەکەم کردێ سەر ئەڵبێ خانەکە بفرۆشم ئایا من کە خانی بفرۆشم ئەیژن و ماڵ و مناڵ لەکوێ بژیت داواکەم یعنی بەرپرسانی حکومت بەرپرسانی هەرێم سەرۆکاتی پەرلەمان ئێوە خۆتان بەڕیش ئێوە ڕەوایە کە ماڵ و مناڵتان بەو شێوازە بژی کە ئێمە تیا ئەژین. پێش قەیرانی دارایی حکومت پێشینەکانی خانوبەرە و قەرزی بچووک و هاوسەرگیری دەدا بە هاوڵاتیان، بەڵام لە دوای 2014ەوە سەرجەمیان ڕاگیران و وەرگرتنەوەی ئەو قەرزانش بۆ ماوەیەک ڕاگیرا، بەڵام ئێستا جارێکی دیکە دەستکراوەتەوە بە وەرگرتنەوەی ئەو قەرزانە و ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت قەرز لە بەرامبەر قەرز با حکومەتیش پاشەکەوتی موچە و لێبڕینی موچە بداتەوە بە فەرمانبەران ئەو کاتە ڕووی ئەویان هەبێت داوای وەرگرتنەوەی پێشینەکان بکەن. یەکەم حکومەت دەتوانێت چاوپەشی بکە لە هاوڵاتیان ئەوانەی سلفەی خانوبەرەیان وەرگرتووە پێشینەی هاوسەرگیریان وەرگرتووە ئارامیان لێ بگرێ 6 مانگی تر ساڵێکی تر ساڵ و نیوێکی تر ئەمە یەک دووەم حکومەت ئەبێ سیستەمێک دانێ بۆ قەرزەکانی نێوان خۆی هاوڵاتی موچەخۆرە قەرزی لە حکومەت وەرگرتووە یا پارەی ئاو قەرزارە یا پارەی کارەبا قەرزارە ئێوە موچەخۆرەش پارەی لای حکومەتە با ئەژمارێکی بانکی بکاتەوە بەیەکەوە ئەم قەرزانە تەصفیەکەن ناکرێ حکومەت یەخی هاوڵاتی بگرێ بڵێت تۆ 5 ملیۆن دیناری لایە بەڵام هاوڵاتی ناتوانێت یەخی حکومەت بگرێ بڵێت تۆ 50 ملیۆن دیناری منت لایە و پاشان ئێستا داهاتی حکومەت زۆر باشە تۆ نەوت لەسەر $100 فرۆشی بۆ بەم جۆرە تەنگ بە ژیانی هاوڵاتیان هەڵەچنی حکومەتێک سادەترین ئەرکەکانی خۆی جێبەجێ ناکات تەنانەت تا ئێستاش موچە لە کاتی خۆیان نادا یعنی چۆن ڕوویەت بێت یەخی هاوڵاتی بگرێ من بەڕاستی پێم سەیرە حکومەتی لەم جۆرە. دەستکردن بە وەرگرتنەوەی پێشینەکان بەڕای سودمەندان کێشەی گەورەی کۆمەڵایەتی و جیابوونەوەی هاوسەرانی لێ دەکەوێتەوە هاوڵاتی هەیە بەهۆی ئەوەی توانای دانەوەی قەرزەکەی نییە خانووەکەی دەفرۆشێت ئەوەشی پارەکە نەدات حکومەت موچەی کەفیلەکەی بە تەواوی دەبڕێت ئەوەش پێچەوانەی یاسایە و حکومەت لەبەر ئەوەی دەسەڵاتی هەیە بۆ وەرگرتنەوەی قەرزەکەی هەموو ڕێگەیەک لە سودمەندان دادەخات تا بە ناچاری پارەکە بگەڕێنەوە. ڕامیا ڕسمان کەناڵی پێام سلێمانی.